أغير الله يرزقكم من السماء والأرض. ئەگەر ئێمە پێغەمبەری خوامان خۆش دەوێ عەلەیهی السەڵات وەسەلام، خۆشویستنی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام، پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بریتیە لە جێبەجێکردنی هەرچی ئەوامیرە بەگەر پاداشتی هەردوو ئۆرگانی خۆشەویستی ئێمە بداتەوە هەم سەنتەری پەرپێدانی لاوان. ئەمە لە سەنتەری پەرپێدانی لاوان ئۆفیسی هەولێر بە هاوکاری ناوەندی دەوروبەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەستین بە سازدانی ئێوارە کۆڕێکی عیرفانی و ئیمانی لە بۆ چەند کەسایەتێک لەوانە دکتۆر عیماد گوانی، کاک عیماد ڕەزا و هەروەها شێخ عامر ئوردەنی و هەروەها دەفەی ئەحمەدی. ئامانزمان لەو کۆڕە ئیمانی ئەوەیە زیاتر ئیمانی بەشداروان بەرز بیتەوە. هات أزمون إلى جور كتير زان بابت كائننا كرودنا بمامستا محقق جام اللي تفضل شيخ جزاك الله خير. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە تەنها ئەم شێ بۆی دابنیشین ئێمە پێویستە لە خۆمان بپرسین هذه الحياة الدنيا لوقت قصير وقليل. بايزيتي هالوري وزمانك بهاري دون برلا زايا زالكم ديانا دواي درداك بيضا برجانا عيدن برلا زايا کۆڕ و سمینارانە زۆر پێویستە لە بۆ کۆمەڵگای کوردی خۆمان لەبەرەوەی ئاستی ڕۆحی و ئاستی ئاینی بابەتی ئاینی زۆر پێشگوێ کراوە. بە دانانی ئەو سمینار و ئەو کۆڕانی مامۆستانی بەڕێز دکتۆر عیماد گوانیان هەر مامۆستاکی بەڕێزترە وەکو دکتۆر عوسمان هەڵەبجەی دەتوانین ئەو فەراغە لە کۆمەڵگای کوردی پڕ بکرێتەوە. خی گەورە یارمەتی دەی هەر هەوڵات بیت و دەست خۆشی لە بۆ ساتی ئەو پرۆژەیە کەوا هەڵسان بە دابینکردنی ئەو سمینارە لە بۆ کۆمەڵگای خۆمان. دەستخۆشمان هەیە لە بۆ هەردوو سەنتەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ڕێکخراوی سەنتەری پەرپێدان دەستخۆشان لێ دەکەین. سەبارەت بەو کۆڕ و سمینارانە بەڕاستی زۆر پێویستن، ینی جارێکی مانوێ بوونەوەیە لە بۆ ئەو گەنجانە کە لێرەدا دەنیشتن استفادە لە قسەکان دەکەن. بەڕاستی هیوادارم ئەو مەجالیسانە هەر بەردەوام بن، چون بەڕاستی بەتایبەت لە شەوێکی وەکو شەوی جومعە کە مەلایکەت لە دەورمان دانیشتون و داوای ڕەحمەتمان لە بۆ دەکەن. ئینشاءڵڵا ئەو مەجالیسانە هەر بەردەوام دەبن و زیاتر فەریان پێ بدەکەین. وأفضل الصلاة وأتم التسليم على سيدنا محمد مع المحسنين. وقال عليه الصلاة والسلام: الدنيا نزعت منها هيبة الإسلام، إما يسعد سعادة أبدية وإما يخسر خسارة أبدية. سيدي التضحية قربان ذلك اللوية وكتما شاكي لو سري دنيا وكذا الشيخ باسك أسي صار للتشيل ملابة ضلي ولاتي لو سري دنيا يكل جودتين غريب وغربة كان الأوي كسني بان جواز إسلام يعني كسني باس إسلام يعني سياسة في صفنا في الفيلم مسلمان بخاطر لنا بازار ريانا قلت إنديان وتكاكالي هنقول سنة بەمانگە مسلمان چنە وەرە باسی ئیسلامی لە بووکە لێ قسەی جوانی کردوینێ لەگەڵ هەندێک برادەرا کە باسی سڕینیا کردوتی لە ڕۆژا قیامەتە خوای پەروەردیگار جەل جەلالە مسلمانە محاسەباکە وەسیگەکانیش هەمویان شکایەت لە حزوور خوای پەروەردیگارەکەن لەو مسلمانانێک کە دەستنەوەی دەرێ باش وەرە کاکە ئەمە هەر لە دەرزیەتا وەکو کراوە کوشلوارە لە بۆم بۆ دروستکردن ئەنگۆ ئامادە نەبوون بەخیریتان کرد بێ باسی ئیسلام لەبۆمەکە لەو سەڵانەتە لەو گومەڕایی دەربازمان کرد. تاوان باوەشی لێداوم بۆتە پێخەفی ژیانم تاوان باوەشی لێداوم بۆتە پێخەفی ژیانم جەستەی شەکاتم دەگوشێ وەکو بولبول لە زیندانم جەستەی شەکاتم دەگوشێ
دام